شنی پێشوو قسەمان لەسەر ئەوە کرد کە کانت بۆی ویستی چاکەمان بۆ ڕوون کاتەوە وارێکی تازەمان بۆ دروست دەکات ویست دەباتە ناو مۆزۆی بەرپرسیارەتیەوە تاوەکو ئەومان بۆ جیا کاتەوە ینی کە چی لە ویستی چاکەوە سەرچاوە دەگرێ و چی لە ویستی چاکەوە سەرچاوە ناگرێ تاوانەوەی لە ویستی چاکەوە سەرچاوە بگرێ ینی لە بەرپرسیارەتیەوە کراوە دەکرێت ئاواش بڵێنەوەی لە بەرپرسیارەتیەوە کراوە ویستی چاکەی لە پشتە بۆیە لە بەرپرسیارەتیەوە کراوە ئەو هەموو ئەم هەوڵانەی کە ئێستا لێرە بەرپرسیارەتی دێنێتە ناو مەسەلەکەوە وا دەبیندێ کە ئیتر بیری چوەتەوە ویستی چاکەی بیر چوەتەوە بەڵام ئەمە وانە تۆ دەبێ خۆت ئەو فکرەکەی پێشتر پێداوی دەبێ بتوانیان فکرە لەگەڵ خۆتا هەڵگری بەناو بابەتەکان نابیبەی ئەگەر فەرزان ئەمەی کە من بۆم تەرجەمە کردوون و سەیریکەن هیچ شتێک نییە ویستی چاکەیتیانێ وشەیە کە باسی ویستی چاکە بکە بەڵام تۆ خۆت لەناو خۆتا دەبێ بزانی ئەمە لێرە مۆزوعەکەی ڕۆشنکردنەوەی ویستی چاکەیە وەکو لە سەرەتاوە هەوڵی بۆ داوە پێشتر مۆزوعی بەرپرسیارەتی ڕوونمان کردەوە و هەندێک شتمان لەبارەوەت ئێستا ڕۆسۆ بابەتێکی تر دێنێت بۆەوەی لە ڕێگەیەوە مۆزۆی بەرپرسیارەتیمان بۆ ڕوون کاتەوە تابەن لێرە ڕۆسۆ ئاعتماد دەخاتە سەر نمونەمان بۆ دێنێتەوە بۆەوەی شتەکانمان بۆ ڕۆشن کاتەوە لێرە بابەتێکی تر دیاری دەکا ئەویش چاکە خوازیە لە ئینسانە زۆرێک لە مەیلە ئەمە ناومان ناوە چاکە خوازی ینی کەسێک فریای کەسێک دەکەوێ کەسێک برسیەتی نانێکی دەداتێ کەسێک چوزانم هەر ئەم شتانەی کە ئێمە بەچی دەزانین کەسێک ڕزگار دەکا ئەمانە بە چاکە خوازی دەزانین و طبعا لەمانە شۆ جۆرێک لە هیومانیزم دروست بووە یا هیومانیزمان لەمەوە دروست بووە بەوا بڵێم هیومانیزم بایەخ دەدا بەم شوێنە بەڵام ئایا ئەم چاکە خوازیە بنەماکەی چییە ئەمە پرسیارەکەی کانتە طبعا هەست دەکەم ئەلم شوێنە ئیتر جەنگی یا کێشەی دیالکتیکی نێوان کانت و ڕۆسۆ زۆر بەهێز دەبێت ئەمە گەڕامەوە سەر ئەو تێکستەی کە پێشتر ئاماژەم پێداوتم کانت لە ڕاستیان لێرە دەیەوێت فکرەکەی ڕۆسۆ بێنێ بیخاتە ناو دیالکتیک لەگەڵ فکرەکەی خۆیان و قسە دەکرێت لەسەرەوەی کە کانتیش ینی قسەی خۆی لەسەر ڕۆسۆ دەکا بەس ئەمە وا ڕۆشتووە کە عەلا ئەساس کانت متاسیرە بە ڕۆسۆ لەژێر کاریگەری ڕۆسۆ ئەمە بیرکردنەوەیکی غەڵەتە بۆ فەیلسوفەکان هەر عمومەن بۆ ئەوەی کە بەمعنە ڕاستەقینەکەی فەلسەفە فەیلسوفەت ئەم کاریگەری لەسەر ئەو بووە ئەو کاریگەری لەسەر ئەوە ئەمە قسەیەکی بێمانایە لەناو فەیلسوفە کۆمەڵە ئەفکار هەن ئەفکاری شاراوە نادیار لە مێژووی بیرکردنەوەی ئەم فەیلسوفە ئەو ئەفکارانە بەرەبەرە پێدەگەن و ڕۆشن دەبنەوە و ئەمەش جاری وا هەیە لە دەرەنجامی بیرکردنەوە لە ئەفکارەکانی غەیر ئەم فکرەیە لە لای خۆت ڕۆشنتر دەبێتەوە نەک تۆ کاریگەری بە و ینی بە شکڵێکی سەلبی کە ئەو لەژێر تەسیری ئەوایە تامان لێرە ئەنجارێکی تر چوومەوە سەر تێکستەکەی ڕۆسۆ بۆەوەی تاکید بمەوە لەوەی کە فعلەنەوە وایە لە کێشەکە لەگەڵ ڕۆسۆیە ئەلێرە بە تەواتی ئاشکرا دەبێت کە کانت بە شێوەیەکی ناڕاستەوخۆ دەکەوێتە ناو دیالکتیک لەگەڵ ڕۆسۆ تاوان دەزانین ڕۆسۆ بەر لە کانتەوە ڕۆسۆ کانت دەخوێنێتەوە نەک کانت ڕۆسۆ دەخوێنێتەوە نەک ڕۆسۆ کانت بخوێنێتەوە بەڵام سەر دەکەی ڕۆسۆ لە کتێبەکەی خۆیەوەی ئەسڵی جیاوە نایەکسانی لە نێوان مرۆڤەکانە هەر لەوێ جۆرێک لە وەڵام جۆرێک لە تۆمەت لە ڕاستیە دروست دەکات بۆ ئەو فکرەی کە کانت بیری لێ دەکاتەوە تاوان لەو تێکستێک کە من ئەو بەشەی تێکستەکەی ڕۆسۆ کە خوێنمەوە
هەر ڕاستەوخۆ لەو شوێنە باسی چیش دەکا باسی فەیلسوفەکان دەکات ڕاستەوخۆ باسی فەیلسوفەکان دەکا وەکو وابێت ئەم کتێبەی ڕۆسۆ دوای کتێبەکەیکان نووسرا بێت کاتێک دەیخوێنیتەوە هەست دەکەیت ئەو کتێبەی ڕۆسۆ دوایەوەی کان نووسراوە و هەست دەکەی قسە بەکان دەڵێ لەوێ و وای بیری لێ دەکاتەوە کە کەسێکی لاوبالیە ئتیمان بە ناڕەحەتیەکانی مرۆڤ نادا جا ئێستا لێرەم لەمانەی کە هەیە نمونانە وەرمان گرتووە فعلەن کاتێک ئێمە بە شکلێکی زۆر ڕواڵەتی بیر لە ڕۆسۆ دەکەینەوە ینی کەسێکی بیرکردنەوەی کان دەکەینەوە هەست دەکەین کانت ئەوەی کە ڕۆسۆ دەڵێ فەیلسوف کەسێکە لە دەرەوەی هەرچی ڕوو بدا گرنگەوەی خۆی لە ئەمانایە ئەیتر گرنگ نییە دەرەوە ئەو ئینسانانە چیان لێ دێ وەکو کەسێکە ڕەحمی نییە وەکو کەسێکە هیچ جەستێکی بەرامبەر بە دەرەوەی ناجوڵێ هەر نەسەن دەڵێ فەیلسوف ئاوایە ڕۆسۆ دەڵێ جا خۆشیەکەی لەویایە تۆ بە ڕۆسۆ بڵێ فەیلسوف و لە کاتێکە ڕۆسۆ ئاوا سەیری فەیلسوف دەکات ئەی باشە ئەگەر ڕۆسۆ فەیلسوفە چۆن ئەمە بە فەیلسوف دەڵێ فەیلسوف کەسێکی ئاوایە طبعا لێرە دواتر نمونەکان دەخوێنینەوە تێدەگەن من لە کێوە قسە دەکەم لە کێوە ئەمەی ڕۆسۆ باز دەکەم کە طبعا مشکلەکەی ڕۆسۆ لەگەڵ فەیلسوف نییە لە ئەسڵام مشکلەکەی ڕۆسۆ لەگەڵ عەقڵایە چونکارە خۆی هەرچی نامەتیەکانەیە دەگەڕێنێتەوە بۆ عەقڵ بنەمای عەقڵی بۆ شتەکانیش ئەو لای خۆی تەسویری دەکا بەم شێوەیە کەسێک ئەگەر لە عەقڵەوە هەڵوێ زۆرگرێ بەرامبەر مەوزوعەکان بەرامبەرەوەی کە لە دەوروبەریا ڕوودەدا کەسێکی سارد کەسێک تەنها بۆ مەسلحەتی خۆی لە ئەمانابێتە دەوروبەرەکەی چی لێ دێ بالەی بێت طبعا ئەم تەسەورە سازێجە سادە لەوحانەیە کە هەیە زۆر بە ئاسانی دەکرێت کەسێک بەبێ ئەوەی ئاگای لە ڕۆسۆ بێت کانت بخوێنێتەوە بیەوێ ململانەی لەگەڵکە لەوێەوە لەو پاڵنەرەوەی کە لەناو ڕۆسۆ هەیە بۆ زانینی شتەکان حتمما دەگاتە ئەو نەتیجەیە کە ڕۆسۆ پێگەیشتووە دەڵێ کانت کەسێکە دەیەوێ ئێمە وا لێ بکە وەکو ئەو کەسە بین کە لە دەرەوەمان هەرچی بقەومیە و ئینسان پارچە بکری ئێمە نەجوڵینەوە هەست بە مەسئولیت نەکەین طبعا ئەمە تێنەگەیشتنە لە ئەسڵا لە مەسئولیت بۆچی ڕۆسۆ لێرە مۆزۆی چاکە خوازیەکە و ئەو بابەتەش کە پێشتر باسمان کرد تاوان مۆزۆیەکی تریژەیە خۆشەویستی ڕەبتی بە بەرپرسیارەتیەوە ئەوەی کە هەوڵ دەدەم لەم دانیشتنەی ئەم جارە ینی شیکەینەوە نمونونەکان شیکەینەوە هەمووی کێشەکە لە شوێنێکایە مەبدەیە کە ڕۆسۆ پێی وایە ئەم مەبدەئە لە مرۆڤی سروشتیا مەبدەیەک بووە توانیویەتی وەزیفەی مەوزوعی قانون و ئەخلاق و عەدالەت و هەموو ئەمانە بگیارێت مەبدەکە چییە؟ مەبدەکە جۆرەکە لە تەقەموس جۆرەکە لە تەماییکردن لەگەڵ بەرامبەرە ئەڵێ مرۆڤی سروشتی لەبەرەوەی خۆی ئازار دەخوا ئەس بە ئازار ئێش و ئازار دەکا ئەوانە کاتێک کە مرۆڤەکانی لەوێەوە پەیوەندی ئەو چونکە پێی وایە مرۆڤی سروشتی لە ئەسڵا کۆمەلگایەکە کۆمەلگانیە نە کۆمەلگایەکە کۆمەلگانیە خۆی کۆمەڵە خێزانن پەرت و بڵاو ڕەبتیان بە یەکەوە نییە پێکەوە دەژین و لەم سەردەما چییە بۆ یەکسانی هەبووە لە نێوان مرۆڤەکانە و ئەم مرۆڤە سەرەتاییە کە ئەو مرۆڤە سروشتیە کە ئەو حکایەتەکەی ئەفسانەکەی بۆ ئێمە دروستەکە حکایەتەکەی بۆ ئێمە دروستەکە دێ لە ئێستای خۆیەوە کۆمەڵە شت دەخاتە ناو ئەم کارێکتەرانە یانی ئەمە زیاتر لە ڕۆمانێک دەچێت کە ئەو خۆی لە کارێکتەرەکانە تحکوم بە ناوی کارێکتەرەکان بکە ڕۆسۆ تەبان ئەمە خۆشی دەڵێ ئەمەی کە من باسی دەکەم شتێکی گریمانەیە فەرەزیە ینی من وا دادەنێم کە لەو سەردەما مرۆڤ واژیاوە تەبان ڕۆسۆ دەڵێ چی ئەڵێ ڕەحم تەبان ئەو بە ڕەحم و ڕەفەت و ئەو شتانە ناوی دێنێ بەڵام خۆی دواتر تعریفی دەکا ئەم مەبدەئە چییە کەوا دەکا پەیوەندی لە نێوان مرۆڤە سروشتیەکان کە بەسەر بەخۆ دەژین دروست ببێت چونکە تا ئەو پەیوەندی دروست نەبێ مەوزوعی ئەخلاق و مەوزوعی قانون لە ئارانیە ئەو پەیوەندی چییە
فەرزان مرۆڤێکی سروشتی بەو معنایە کە ڕۆسۆ دەڵێ بە جیاجیا دەژین کاتێک مرۆڤێکی تر دەبینێ وەکو خۆیەتی ئازار دەخوا دەچێت بەدەمیەوە ئەوەی وا دەکا کە ئەم مرۆڤە بچێ بەدەمیەوە و ناڕەحەت بێ بۆی چییە؟ ئەو دەڵێ شتێکە لەناو سروش لەناو ئێمە چاندوویەتی و ئەویش مەوزوعی بەزەی و ڕەحم و ئەوانەیە. اینجا دواتر خۆی دێ تعریفی دەکا بۆمان ئەمە چییە؟ ئەڵێ ئەمە ئەوەیە کاتێک کە ئەم مرۆڤە کەسێک دەبینێ لەناو ئازارایە یەکسەر خۆی لەناو ئازارەکەی ئەوە دەبینێتەوە. یعنی خۆی جۆرەکە لە چی؟ بەرگریکردن لە خۆ لە ڕێگەی وێناکردنی خۆوە لەویترا. یعنی کاتێک کە تۆ دەبینی ئەگەر ئێمە بە شکڵێکی فیزیکی ئەمە لێک دەینەوە بە شکڵێکی فیزیکی کەسێک لەویا دەستی بریندار بێ ئەشی پێ بگا یا تای لێ هاتووە من ئێشم پێ ناگە ئێشەکەی ناگوازێتەوە بۆ من لە ڕۆی فیزیکیەوە من بە هیچ شێوەیە گەست بە ئێشەکەی ئەو ناکەم. کەواتە ئەوەی لە ڕاستیە کە من وا لێ دەکا هەست بە ئێشەکەی بکەم چییە؟ وەکو وایە لە خەوە من خۆم تووشی لەرزووتا ببم و لە خەوەکەمە هەست بە چی دەکەم؟ هەست بە ناڕەحەتی دەکەم. ئەمە وێنای شتەکە چۆن لە ئێمە سەیری کارەساتێک دەکەین کارەساتەکە خۆمان تایە تەقەمس دەکەین و دەست دەکەین بە گریان وا دەزانین خۆمان ئەوەمان بەسەرهاتووە. لەمیشە ئێمە کەسەکە ئێش و ئازاری کەسەکە لە خۆمان وێنا دەکەینەوە و لێرەوە ئەمە تەبان پرۆسەیەکی سایکۆلۆژیە لە ڕاستی ئەمە سروشتی نییە ینی سایکۆلۆژیە چونکە ئێمە لە ڕێگەی ئەو سایکۆلۆژیەتەی هەمانە دەتوانین چی بکەین ئەو کەسە وێنای ئازارەکانی ئەو کەسە بکەین بەچی بەوەی خۆمان دەخەینە شوێنی هەست دەکەین ئازارمان هەیە هەست دەکەینەوە ئازاری هەیە و لێرەوە ئەو پێی وایە لێرەوە دایک منداڵەکانی دەپارێزێ لێرەوە ئیتر کاتێک کە ئینسانێکی سروشتی کەوانە بە تەنیا دەژین ئینسانێکی تر دەبینێ ئەو ناڕەحەتیی تیا دەبینێ بەدەمیەوە دەچێت بۆی ڕزگاری کا چونکە خۆشی هەست بەم ناڕەحەتیە دەکا ینی تەقەمس دەکا ینی خۆی دەکا بەو تەبەن ئەمە عەمەلیەیەکی سایکۆلۆژیە لە ڕاستیە نەفیکردنی بوونیەوە ئەمە ئەگەر بە وردی لێ بکۆلیتەوە تۆ دەچیتە ناو کەسەکە ینی خۆت وێنا دەکەیتەوە لێرەوە کۆوایە ئەم دوو کەسە تۆ ئەو بیت لێرە جۆرێک لە نەفیکردنی وجودی بەرامبەرەکە هەیە و بە پرۆسەیەکی ئەو پرۆسە سایکۆلۆژیا کە ئێمە تەقەمسی تیا دەکەین. تەبان ئەمە دواتر حاڵەتێک جۆرێک لە سوڵتە دروست دەکا کاتێک کەسێک لە ڕێگەی بەزەیی لەم دافعەوە دەچێت کەسێک ڕزگار دەکا ئیتر دواتریش دێت کە ئەم تەقەمسەی کرد ئەم جۆرە لە کەس ینی تەماهی دەکا لەگەڵ شتەکانەوە وایان لێ دەکا کە بەو شێوەیە بجوڵێنەوە کە ئەمەستی پێ دەکا کە زەرەرە بۆ ئەو وا دابنێ ئەم کەسێ ڕزگار کرد لەو ناخۆشیی کەتیایەتی ئەم کەسە لە دۆخێکی ترایە ئەم بە ناخۆشی دەبینێ کەچی لای ئەو خۆشە ئەم کەسە دێ چی دەکا؟ تەماهی دەکا لەگەڵیا ئەوەی کە لای ئەم پێی ناخۆشە لای ئەو ئەمە خۆشە ئەو چی دەکا؟ ئەو وا لێ دەکات لە دۆخە خۆشەکەی دەری بێنێت بیخاتە ناو چیەوە؟ دۆخێکی ناخۆشەوە. بۆچی؟ چونکە دێ خۆی دەبینێتەوە لەوە کە خۆی بینیەوە لەوە ینی چی؟ ینی ئەوە تەبەن ئەمە لە شتە فیزیکیەکانە ئەم حاڵەتە ڕوونادا کەسەکە کە فەرزەن ئازارێکی ئێشێکی تۆ دەچی بەدەمیەوە لەوە دەری بێنی بەڵام شتانێکی تر هەن کە نافیزیکین کێشەی ڕۆسۆ لەوایە ئینسان دەکاتە بوونەوەرێکی دەکاتە حیوانێک لە حیوانەکان کە فیزیا تەحکومی پێ دەکا ینی ئازار لای ئەو ئازارێکی جەستەییە هیچی تر ناخۆشی ئەو ناخۆشیانن کە ڕەبتیان بە پەیداکردنی خۆراک و خەو وەکو خۆی دەڵێ خواردن و ژن و خەو هەر ئاوا دەڵێ خواردن و مێینە و خەو کامانە هەمووی ینی هەندەکەی دانیشتانێکن کە لە دەرەوەی ینی ئەمانە هەمووی جۆرێک لە ڕەبتن بە بایۆلۆژیای ئینسانەوە. ئەی باشە حاڵەتەکانی تری ئێمە لە شوێنێکە ئێمە شتانێک هەیە کەسانێک شتانێک هەیە پێیان ناخۆشە کەسانێکی تر پێیان خۆشە ئەو کاتە ئەوانەی پێیان ناخۆشە وا دەزانن ئەوانی تر پێیان ناخۆشە و لە ناو ناخۆشیان دەچن چی دەکەن؟
دەچن ئەلاساس کۆمەکیان دەکەن لەو ناخۆشیە دەریان بێنن کەچی لە چی دەری دێنن لە ناخۆشی دەری دێنە دەیخاتە ناو خۆشی بۆی چیەوە بەهۆی ئەم تەماییکردنەوە و ئەم کارەساتە دروست دەکات کاتێک کە تۆ لە ئاستە فیزیکیەکە تێدەپەڕی بەرەو مەنتیقە ئۆنتۆلۆجیەکانی تری ئینسان ئەو کاتە فعلەن جۆرێک لە چی دروست دەبێ جۆرێک لە داگیرکردنی بەرامبەر دروست دەبێ و جۆرێک لە سندنەوەی ئازادی دروست دەبێت لە بەرامبەرەکە لەبەرەوە لێرە کاتێ لەم دافعەوە ئینسان شتەکان دەکا یەکێک لەو شتانەی یعنی ئەوەی کە بوونی ئینسانی لەسەر ئینسانی بوونە ئینسانەکە ئینسانی لەسەر دامەزراوە و عیبارەتە لە ئازادی ئەم ئازادیە چی لێ دەکا لێ دەدا زەوتی دەکا و لێرەوە جۆرێک لە کۆیلایەتی دروست دەبێت کۆیلایەتی ئیجابی کۆیلایەتی ئیجابی چۆن ینی ئەفۆن کۆیلایەتی کە نەک ئیجابی کۆیلایەتیەکی باش بۆ معنایە من لە خەمی تۆام دەمەوێت تۆ بگەیتە ئامانجەکانی خۆت خۆشیەکانی خۆت بەڵام دەبێت بەچی بگەیت ئەوەی کە من بەخۆشی دەزانم بۆ تۆ پێی بگەی نەگەوەی خۆت بەخۆشی دەزانی بۆچی کاتێ من ئەمەم لە تۆ ئەمەم بینی بۆ خۆم خۆشە ئەو کاتە بۆ تۆشی دەبینم خۆشە ئەمەم بینی بۆ خۆم ئامانجە ئەگەر بەرز بینەوە بۆ ئاستی شتەکانی تر ئەو کاتەوەی بۆ من باشە یانی چی یانی دەبێت بۆ تۆش باش بێ کاتێک تۆ بەرەو ئەوە ناڕۆی ئینکاری دەکەی ئەوە چییە من دەبێت بە زۆر بەرەو ئەو شتت بەرم چونکە تۆ مەسلحەتی خۆت نازانی تۆ مەسلحەتی خۆت نازانی لێرەوە جۆرێک لە سوڵتە بە ناوی چیەوە دروست دەبێت بە ناوی خۆشەویستی و بە ناوی نازانم ئەمە کە زۆر سوڵتەیەکی زۆر خەتەرناکترە لەوەی کە فعلەن دەیەوێت ناخۆشیت بە لە ڕێگەی زۆرەوە ناچارکردنەوە تۆ چی لێکە تۆ وا لێکە بەرەو ناخۆشیت بەرێ بە معنایەکی تر ئەمە هەر دیوێکی تری فعلەن مۆزۆی کۆیلایەتی و سەرداریەتی و کۆیلایەتیە دیوێکی تریسەنەوەی ئازادیە لە ئینسان من بە خۆشەویستی بە ناوی خۆشەویستیەوە بە ناوی ئەوەی بەوەی کە من فعلەن باواش بم کە بزانم من وا بزانم کە تۆ لەبەرەوەی من خۆم ئاوا بەما خۆشحاڵم بزانم وا بزانم تۆش بەوە خۆشحاڵی و لە کاتێکا تۆ مەرجنی خۆشحاڵ بی بەڵام من هەر بڵێم ئەمە لەلام دروست بێ مادام من خۆشحاڵم منیش ئینسانم وەکو تۆ کەواتە دەبێت تۆش خۆشحاڵ بی مادام کەواتە دەبێت خۆشحاڵ بی تۆ ناتەوێت بیتە ئەو شوێنە کەواتە تۆ نازانی خۆشحاڵ بی لەبەرەوە نازانی دەبێت من بە زۆر بە ناچاری بت بەما ئەو شوێنە ئەمە کۆیلایەتی خەتەرەکە لێرایە نەک لەوی ترانە ئەوی تریان دیارە ئەمەیان بە ناوی خۆشەویستیەوە بە ناوی خەمخواردنەوە بە ناوی توزانم هەر شتێک کە ناو ناوەشتانێکی ئینسانی و ئەوەی کە ئێستا بە ئینسانی ناو دەبرێ و هیومانیزم لەسەری دامەزراوە ئەمە لە ڕاستیات جۆرێکە لە کۆیلایەتی خۆش جۆرێکە لە ناچارکردنی تۆ بەوەی خۆشی لە شنانێک بینی کە خۆت ناتەوێت بیبینی کە بۆ تۆ ئەمە ناخۆشیە بەڵام لەبەرەوەی ئینسانەکان تەبان ئینسانەکان لێرە هەمووی ئەو جیاوازیانە نامێنن ئەو یەکسانەی کە لە پشت سەری ڕۆسۆوەیە لە ڕاستیا یەکسانی نییە مۆزوعی کوشتنی جیاوازیەکانە لێرە دەبێ ئینسانەکان هەمووی وەکو یەک سێرکەی تاوەکو فعلەن ئەم مەوزوعە کاتێکە کەسێک خەمی کەسێک دەخوا و بەرەو ئاراستەی دەکا فعلەن بەرەو ئەوە ئاراستەی کاکە ئەو خۆشحاڵ دەکا ئەگەر ئینسانەکان هەمووی وەکو یەک بوونایە ئەمە کێشەی تیانە بوو وایە ئەم کەسە نازانێ خۆشیەکەی لەویایە با ئێمە بیخەینە ناو خۆشیەکەوە ئەو کاتە خۆشیەکەی بینی دەزانێ و دەزانێ ئێمە چیمان کردووە ئێمە خەمی ئەومان بووە ئێمە بۆ خۆمان ئەمەمان نەکردووە بۆ ئەومان کردووە بەڵام کاتێک کە ئینسانەکان جیاوازن کاتێک ئینسانەکان ئامانجی خۆیان هەر کەسە ئامانجی خۆی لە شتێکا دەبینێتەوە کاتێک کە تۆ دێی ناچاری دەکەی بەوەی کە تۆ ئەگەر ئاوا بڕۆی ئەوە ڕێگاکەتە ئەوە بەوە دەگەیتە هیواکانت ئەوە یانی چی دەکەی ناچاری دەکەی با ئەوەش کە هەیە بۆ فلان و بۆ فلان و بۆ فلانە کەس تاقییان کردبێتەوە چاکە بەڵام کاتێ من نامەوێت تۆ بە زۆر من دەخەیتەوێ یانی چی
ئەمە فەرقی چییە لەگەڵەوەی بە زۆر تۆ من بەرەو سزایەک بەری فەرقی چییە؟ ئەگەر لە منطقی زۆرەوە لە مەسلحەتەوە سەیری نەکەی لە هێزەوە سەیریکەی ئەم دوانە وەکو یەکوان فەرق چییە ئێمە بە زۆر ژن لە ماڵەوە دانیشێنین لەگەڵەوەی بە زۆر ژن بەرینە دەرێ فەرقی چییە؟ گروپێک بە زۆر ژن دەبەنە دەرێ گروپێکیش بە زۆر ژن لە ماڵەوە دادەنێ ئێمە دووکیان مەوزوعەکە لە زۆرەکایە مەوزوعەکە لە ویانەیە کارێ کامیان بۆ ژنەکان حاڵەتێکی تەبیعیە مەوزوعەکە تەنها لەوایە چۆن ئەم مارەسەی ئەم زۆرە بکرێ زانی چ ئەوەی کە دەیباتە دەرێ بۆی وجودی تهدیدکە بۆ ئەوەی ڕێڕەوەکەی تهدیدکە چ ئەوەی لە ماڵەوە دەیەڵێتەوە ئەلێرە هەمان شتە ئەیتر بە ئەوەیان لە مەسلحەتی ئەوایە ئەمەیان لە مەسلحەتی ئەوایە و بە ناوی مەسلحەتی تۆوە قسە دەکرێ لە کاتێکا تۆ شتێکت ناوێ بە ناوی مەسلحەتەوە پێت دەکرێ ئەو کاتت تۆ لە چی دەکەوی لەوە دەکەوی کاینێکی ئازاد بی کامە ئەم ئازادیە خاصەتی عەقڵە نەک تەبیعە لەبەرەوە مەوزوعی ئەخلاق دەکەوێتە کوێوە دەکەوێتە ناو ئازادیەوە ئەساسی ئەخلاق ئازادیە لەلای کانت شتێکەیە و دوو مەبحەث لە سەرەتاوە وەکو باسم کرد جیا دەکاتەوە تەبیعە و ئازادی ئەمە دوو مەبحەسی فەلسەفین ئەخلاق دەکەوێتە ناو ئازادیەوە جا ئەم شوێنە ئەم تەقەموسکردنە وای کردووە جۆرێک لە کردەوە نیشانی ئێمە دەدرێ کە ئێمە ئەو کردەوانە بە چاک دەبینین ئەوەی لە وانەکەی پێشوو باسمان کرد دانیشتنەکەی پێشوو شتێک لە خۆیان چاکە چییە؟ شتێک چاک نیشان دەدا چییە؟ چاک دەنوێنێ چاک دەنوێنێ یعنی بۆ ئێمە چاکە بۆ ئێمە چاک دیارە بەڵام ئەوی تریان لە خۆیان چاکە ئەمە شتێکی جیاوازە ئەوەی لە خۆیان چاکە ئەوە نییە کە بۆ ئێمە چاکە بۆ کۆمەڵێک چاکە چاک دەنوێنێ یعنی شتێکی نسبی نییە شتێک ئەفۆن شتێکی وابەستە نییە شتێکی چییە؟ شتێکی ڕاهایە وابەستە چاکبوونەکەی وابەستە نییە بە ئێمەوە چاوی ئێمەوە و مەسلحەتی ئێمەوە لە خۆیان چاکە ینی لە هەر شوێنێک بێ هەر چاکە بەڵام ئەوەی وابەستەیە ئەوە ئێمە وامان لێ کردووە چاک بێ ینی بەپێی ئێمە چاکە نەک لە خۆیان چاکە ئەمان پێشتر باس کرد طبعا لێرەش کۆمەڵێ جۆرێک لە هێنەیە کردار ئێمە شتانێگەیە ناومان ئاوا دەیبینین کە ئاوایە بەڵام کە قوڵ دەبینەوە سێر دەکەین ئەمانە لە خۆیان چاک نین بە نسبەت شتێکەوە چاکن ینی وابەستە بە شتێکەوە چاکن چاک دەنوێنن نەک خۆیان چاکن طبعا یەکێک لەو شتانە ئەوەیە کە ڕۆسۆ پێی وایە ئەمە تاکە مەبدەیەکە لە ئینسانە کە ئەگەر ئەم مەبدە هەبێ هیچ قانون و هینێکیش نەبێ ئینسان بە پێوە بڕوە ئەوە ژیانێکی باش دەژی و ژیانێکی ئەخلاقی دەژی و پێویستی بە هیچ شێوەیەک بە بیرکردنەوە نییە یعنی ئەگەر بێت وەم جۆرە لە سۆز و شەفەقا کە لە ئینسانە تەقەمس دەکا لەوی ترە عەزابی ئەوی ترە و لە ڕێگەی ئەوە کە تەقەمس دەکا لە عەزابی ئەوی ترە تەماهی دەکا ئیتر هەست بە عەزابێک دەکا بۆی خۆی لەو عەزابە دوورخاتەوە دەچی ئەو ڕزگار دەکا هەڵێ ئەگەر ئەمە هەبێ ئیتر ئێمە کارمان باشە و هیچ ئەگەر ئینسان بەپێی ئەمە بڕۆشتایە ئەوە ئیتر نە جەنگ دەبوو هەموو دنیا ئاشتی دەبوو تەبان لێرە نەقدیەوە بزیش دەکا کەەوە بز بە پێچەوانەوە پێی وایە ئینسان گورگی ئینسانە و ئینسان دایمە حەز دەکا ئینسانەکەی تر بخاتە ناو ناخۆشیەوە بیاڕێ چوزانم ئەم دەڵێنە ئەڵێ مەبدەیەک لە ناو ئینسانە هەیە هۆ بزەمەی دەرک پێ نەکردەوەیشەوەیە ئینسان لە ناو ئینسانە ڕەحم هەیە ئەم ڕەحمە ئەساسی پەیوەندیە ئینسانیە سروشتیەکانە ئەمە تەمان جیاوازی نێوان هۆبز و ڕۆسۆیە ئێستا دێمە سەر عینەکان نمونونەکان تەمان نمونەی یەکەم کەو دێنێتەوە بۆەوەی بۆمان دیاریکە ئایا چ چاکەیەک لە مەیلێکی سروشتی لەو جۆرەوەیە کە ڕۆسۆ باسی دەکا و چ چاکەیەک لە بەرپرسیارەتیەوەیە ئێمە چۆن بتوانین فلانە چاکە خوازی
کە لە مەیلێکی سروشتیەوەی جاکەینەوە لە فلانە چاکە خوازی کە لە چیەوەیە کە لە بەرپرسیارەتیەوەیە. طبعاً ئەو نمونەیەک دێنێتەوە بۆ یەکەمیانەوەی کە لە مەیلێکی سروشتیەوەیە، بەڵام دوو نمونە دێنێتەوە بۆ ئەوی تریان دوو نمونەکەش ڕەبتیان بە یەکەوە هەیە. طبعاً بەر لەوەی بچمە سەر شیرکردنەوەی نمونەکەی کانت، شارێکی مەحوی هەیە کاتێک من کە ئەمەم خوێندەوە ئەم شارەم بیرکەوتەوە و ئەم شارە هەز دەکەم فعلەن مەحوی زۆر بە دەقیق ئەوەی کە لە بەرپرسیارەتیەوە جای کردوێتەوە لەوەی کە لە مەیلێکی سروشتیەوەیە یا لە بەرژەوەندیەوەیە. تاوان لە ڕێگەی میتافۆرێکەوە، میتافۆرەکە حتمما ئەو لەبەرەوەی لە عالەمێکی دینیایە، ینی لە ڕێگەی مەجازێکەوە عنسوورەکانی مەجازین. جا لێرە من ئەمە دەخوێنمەوە، هیوادارم خەیاڵتان بۆ ئەوە نەچێت کە من باسی میتافۆرەکان دەکەم، ینی باسی ئەو نمونانە دەکەم کە ئەو لە شارەکەیە وەری دەگرێت بۆ تەرحکردنی فکرەکە. ئەڵێ دەپرسن کیمیا خدمەت بە مرد ئەمما بە ئیخلاسی وەگەرنا کەم نەبوو، وەگەرنا کەم لە بوو بەکری نەبوو خدمەت ئەبوو تالب. دەپرسن کیمیا خدمەت بە مرد ئەمما بە ئیخلاسی وەگەرنا کەم لە بوو بەکری نەبوو خدمەت ئەبوو تالب. تامان لێرە دوو کارکتەری وەرگرتووە، ئەبوو بەکر لەگەڵ ئەبوو تالب ئیمامی. ئەڵێ ئەم دوانە ئەگەر بیر لە خزمەتکردن بکەیتەوە، هەردوو ئەبوو تالب لە ئەبوو بەکر خزمەتی کەمتر نەبوو. خزمەتکردن بە مرد مەبەستی لە محەممەدە، خزمەتکردن بەو ئەبوو تالب کەمتری نەبوو لە ئەبوو بەکر. حەسەب ئەو تاریخەی بۆمان نووسراوەتەوە ئەمە نیشان دەدا فعلەن ئەبوو تالب ئیمامی ئەوانەی خەمی دەخوارد، یعنی ئەگەر لە ڕواڵەتا سێریکەی فعلەن ئەبوو تالب خەمخۆرێکی وا دیارە خەمێکی زیاتری خواردووە لە ئەبوو بەکر. ئێڵێ بەڵام بۆ چیە ئەم چارە نووسی ئەم دوانە جیاوازە؟ و لێرەوە دەیەوێت بڵێ چی؟ دەیەوێت بڵێ ئەمەیان لە بەرپرسیارەتیەوەی، ئەمەیان لە مەیلێکی سروشتیەوەیە، ئەمیان ڕەبتی بە شەرەفمەندی و ئەها بە شەرەف و قەبیلە و عەشیرەت و ئەوەی چاکەی عەشاخێڵەکی، چاکەی کۆمەڵایەتی، ئەوەی کە دافعێکی تری هەیە جگە لە بەرپرسیارەتی، ئەوەی کە وا دەکات کە ئێمە هەستکەین کەسێک شەرەفمەندە، نەبیلە، چاکە، و ئەم کاتێک کە دەست لەو بەرنادا و هەر بەدەمیەوێتی بۆ ئەوەی ئەو شەرەفمەندیە لە دەست نەدا. یانی چییە؟ یانی لە ذاتی خۆیان ئەمە ناکە، دافعێکی دەرەکی هەیە بۆ کردنی ئەمە. مەحوی ئەمە دێنێتەوە بۆ ئەوەی پێمان بڵێ ئەمەی لە ئەم کردانەی کە لە ڕواڵەتا ئێمە دەیبینین ئەمە مەوزوعەکە نییە. کاتێک کە ئەمە دەبینی لە مەسلحەتی فلانایە بەوەی کە سوودی گەیاندووە بەو، ئەمە بەس نییە بۆ ئەوەی ئەم کردەیە چاک بێت، یعنی کردەی چاک لە سوودمەندیەوە نییە. ئەوەنە ئەگەر مەوزوع سوودمەندی بێ، ئەبوو تالب سوودێکی زۆری گەیاند بەو و بەوەیش کە بە ئیشەکەشی کە بەرەو ینی پێش بڕوا، بەڵام لەگەڵ ئەوەشە ئەبوو بەکر ئەڵێ ئەبوو بەکر شتێکە و ئەو شتێکی ترە. ئەم چارە نووسێکی تری هەیە. تاوان باسی ئیخلاس دەکا، ئیخلاسە و تر بە لە خەیاڵی مەحوی پێ دەچێت دەرکی بەم فکرە کردبێ، بەڵام بەم وشانە تعبیری لێ کردبێ کە خزمەت دەبێ بە ئیخلاسی بیکەی، بەڵام هاتووە شتێکی بۆیە ناوینەتەوە. ئەگەر تۆ بێت و ئاوا ئیخلاس ئەوە نییە من بەدەمتەوە بوو لەگەڵت بم بۆ مردنیش، ئیخلاس ئەوە نییە من خۆم بکەمە قوربانی تۆ، چونکە ئەبوو تالب ئیمامی دەچێت لەگەڵ یا ئەو کاتێک کە حەساریشیان لەسەرەوە دەبێتە قوربانیش، لەوێش دەمرێ. ئەڵێ ئیخلاس ئەمە نییە. ئیخلاس ئەوە نییە من تۆ لە شوێنەکە خەریکە بفۆتۆی من لە پێناوی تۆ بۆی تۆ بمێنی من خۆم بکەمە قوربانی.
ئەمانە ئیخلاص نین. بەڵام پێمان ناڵێ ئیخلاص چییە تەبان لە شعرەکە. لێرە کاتێک کانت دەخوێنینەوە نمونونەکانی کانت شی دەکەینەوە، اینجا ئێمە بۆمان دەردەکەوێت لە بەردەم شتێکی ترین کەویش چییە؟ ئەویش فعلەن دوو کردەوەی چاک کە وە دیار بە شکڵێکی حسی چاک دیارن کەچی سەر دەکەن یەکێکیان دافعێکی لە پشتەوەی ئەوی تریان دافعێکی تری لە پشتەوەی، ئەمیان لە بەرپرسیارەتیەوەیە ئەویان لە بەرپرسیارەتیەوە نییە. ئەمیان کە لە بەرپرسیارەتیەوە بوو ئەوە لە خۆیان چاکە. بۆ نمونە ئەمەی بادا بنین ئەمە ئەوەی ئەبوو بەکر و ئەبوو تالب یەکێکیان لە بەرپرسیارەتیەوە یەکێکیان لە بەرپرسیارەتیەوە نییە، باوای دابنین. ئەگەر ئەمە وابێ یعنی ئەبوو بەکر ئەگەر محەممەدیش نەبوایە هەر کەسێکی تر وایە ئەو هەرچی دەبوو هەر ئاوا دەبوو. بەڵام ئەگەر باتایە و ئەوە محەممەد نەبوایە کەسێکی تر وایە ئەوە ئەبوو تالب وانە دەبوو. کەواتە ئەم بە پێی ئەوەی کە ئەم لەگەڵیایەتی و ئەم کوڕیبرایەتی لەبێ شتەکە ناکە، ئەو لە خۆیان بۆ خۆی دەیکا لەناو خۆیان دەیکا باوای دابنین. تەمان ئەم بە گریمانە بۆچی دەڵم گریمانە بەو معنایە ناوانیە یا وایە. من ئەمە وەکو نمونەیەک وەکو حکایەتێک کە لە بەردەم مانایە دوو کەسی تایە ئەڵێم ئەگەر بێت و ئەمە لە بەرپرسیارەتیەوە بێ ئەمەیان لە بەرپرسیارەتیەوە نەبێ ئێمە دەتوانین چی بکەین؟ دەتوانین وا بڵێن ئەبوو بەکر یا هەر کەسێکی تر لەم حاڵەتە ئابێ ئەمەیان بە پێی دەوروبەرەکە و ئەو زروفە و کارکتەرەکان بگۆڕی ئەو هەر وەک خۆیەتی چونکە لە خۆیان ئیشەکە دەکا. بەڵام ئەوی تر ئەگەر دەوروبەرەکە گۆڕاشتەکان گۆڕا چی دەبێ؟ ئەو خزمەتە نامێنە لەوانەیە بشگۆڕێ بۆچی؟ بۆ دوژمنایەتی. لەوانەیە لە شوێنێکی ترەوە فەرەزانەگەرم کارێکتارانە بگۆڕین ئەوەی بگۆڕین کە خزمەتەکەی پێکراوە ببێتە کەسێکی تر لە عەشیرەتێکی تر لە شتێکی تر یەکسەر لێرە موقفەکە چی دەبێ؟ دەگۆڕێ. کەواتە ئەمە لە خۆیان چی نییە؟ لە خۆیان چاک نییە بۆ دەرەوە چاکە وا دیارە چاک دەنوێنێ ئەوەنە ئەو ویستی چاکەیە کە لە خۆیان چاکە لە پشتیەوە نییە. کردەیەک ئەمە دەبێت شتێکت کرد ینی لەم کردانە کە ویستی چاکەی لە پشتەوە بێ بۆ کەسی ناکەیت. ینی ئەوەی لە بەردەمتایە کەس نییە، هیچ کەس نییە. ینی بەبێ بوونی هیچ شتێک تۆ دەبێت چی بی؟ دەبێ لە چاکە دابی لە چاکە دابی. کاتێک کە شتێک لە دەرەوە هات ئەمەی گۆڕی ئەم کردارەی تۆی کاریگەری لەسەر کردەکەی تۆدانا ئەو کاتە کردەکەی تۆ لە خۆیان چی نییە؟ چاک نییە. ئێستا وا بزانم بەرەبەرە شتێکەیە ڕۆشن دەبێتەوە. ئێستا دەچمە سەر نمونەکە. ئادەی با نمونەکە بخوێنینەوە. تەبان نمونەی یەکەمیان لە چاکە خوازیەکی چیەوەیە؟ ئەوە لە مەیلێکی سروشتیەوەیە. ئەڵێ گەر مرۆڤ لە توانایدا هەبێ چاکە خوازیش بەرپرسیارەتیە. چاکە خوازیش بەرپرسیارەتیە. هەندێک مرۆڤەیە دەرونی سۆزداریەکی بەهێزی تایە. یەکسەر باسی چی دەکا؟ باسی معدەنی ئینسان دەکا، باسی سروشتەکەی دەکا. مرۆڤەیە دەرونی سۆزداریەکی بەهێزی تایە وای لێ کردووە خۆشی ببینێ لەوەی بتوانێ ئەوەی کەسانی دەوروبەرەکەی پێویستیان پێیەتی پێیان ببەخشێت و بیان خاتە ناو خۆشیەوە و خۆشی بە خۆشبەختکردنی ئەوانی تر هەست بە خۆشی بکات. لێرە ئەمە فکرەکەی ڕۆسۆیە بەڵام بە شێوەیەک دای دەڕێژێتەوە کە لەگەڵ فکرەکەی خۆی بتوانێت بخاتە ناو دیالکتیکەوە. زۆر جار ئەمە کارێک بووە لە کارەکانی ئەو کەسە بەبێ ئەوەی لە پشت ئەم کارەوە هیچ پاڵنەرێکی وەک خۆ بەزلزانین و خۆپەسەندی هەبێت. ینی تەنانەت ئەم کارە کام کەسە دەیکا ئەوژەوەیە کەسێک دەخاتە ناو خۆشیەوە بەمە خۆی دڵی خۆش دەبێ. ئەمە لەوە نییە کە ئەمەی بۆ کرد خۆی بەزل بزانێ بەرامبەری هەستکا لەو بەرزترە و خۆپەسەندیش نیە ئەمە بۆ ڕازیبوون لە خۆ نییە کەیتە تۆ هەستکەی مهمی و باشی و چوزانم ئەوانێ ئەڵێ ئەمانەشی تیان نییە بەڵام لەگەڵەوەشە ئەمانەی تیان نییە بزانین چییە کردەکە. ینی ئەمە بەرژەوەندی بەو معنایی کە ئێمە باوە لە لامان بەرژەوەندی مادی و فلانی و فیساری ئەمانە هیچی
تیانە تەنانەت بەرژەوەندی وە کارێکتەریشی تیانە فەرزە من کە خۆم بەزل دەزانم خۆم گەورە دەکەم ئەمە چیە کارێکتەرەکەم گەورە دەبێت ئەمانەشی لێدا بڕیوە ئەڵێ لە ناو سروشتی ئەم کەسا هێزەکەیە جۆرێک لە سۆزداری تایە ئەم سۆزە وای لێ دەکا کە چی بکە هەوڵ بدا ئەو کەسە بخاتە ناو ئەو خۆشیەوەکە هەز دەکا دەیگەیەنێ بەخۆشی وە لێرە چی دەکا کۆمەکی دەکا ئەو شتانی خۆی هەیەتی دەیبەخشێ بەو تاوەکو ئەو بگات بەو خۆشیە کە ئەو گەیشت بەو خۆشیە ئەمیش لە ناو خۆیە خۆشی هەز بە خۆشی دەکا بزانانی ئەم کەسە ئایا بەپی بنەماکە دەڕوایانە ئەڵێ دوای ئەوە دەڵێ چی خۆشی بینین لە بەختکردنی کەسانی دەوروبەر ڕاستە کە دەبێت بە مەیل بۆ کردەیە کە لەگەڵ بەرپرسیارەتیدا یەک دەگرێتەوە و شیاوی سایشکردنە بەڵام لەناو خۆیدا هەڵگری بەهایەکی ئاکاری ڕاستەقینە نییە چونکە حەزی تر بە کارەکەیەوە وابەستەیە و لە هیچ کردەیەک لە کردەکانی ئەو کەسە گیان نابنەوە نمونەی ئەو حەزانش حەزکردن لە شەرەفمەندی کەسێک گەربەخت یاری بێت و ئەوەی کە لەو حاڵەتەوە دەیکات یعنی لە حاڵەتی ئەوەی کە خۆشی ببینی لەوەی کە کەسانێکی تر خۆشبەختکەی کەسێک گەربەخت یاری بێت و ئەوەی کە لەو حاڵەتەوە دەیکات لە واقعدا لەگەڵ بەرژەوەندی گشتی و لەگەڵ بەرپرسیارەتیشدا یەک بگرێتەوە و لە هەمان کاتدا ئەوەی کە کراوە شەرەفمەندی لەگەڵ خۆی بۆ کەسەکە بێنێ ئەگەر چی شایانی ڕێزلێنان و پێزانینیش نەبێت ئەوە هەر شایانی ستایش و ئاندانە لەسەر ئەوەی کە کردوویەتی ئەم کەسە لەگەڵ ئەوەشدا کردەکانی کارێکی ئاوای لێ دەکەوێتەوە بەڵام بنەمای کارەکەی ناوەڕۆکێکی ئاکاری هەڵگرتووە واتە ئەو کردانەی کە کارەکەی پێ ئەنجام داون لە حەزەوە هاتوون نەک لە شعورکردن بە بەرپرسیارەتی تەبانەوە لێرە دەڵێ مەقتعەکەی ئەخیر ینی ئەو کردەیە لە چی پاک دەکاتەوە لە زۆر شت پاک دەکاتەوە یەکێک لەوانە چییە خۆ بەزلزانی و مەزۆی خۆپەسەندی ئەمانەی لێلا دەبا ئەڵێ ئەمانەش نییە ئەمانش لە پشتیەوە نییە لە لایەکی ترەوە دێت دەڵە چی ئەڵێ ئەگەر بەخت دیاری ئەم کەسە بێ ئەو هەوڵەی کە دەیدا بۆ خۆش بەختکردنی کەسێک لەگەڵ چی یەک بگرێتەوە لەگەڵ بەرژەوەندی گشتی یەکەمیان بەرژەوەندی گشتیە وەلامان کاتیشا لەگەڵ بەرپرسیارەتیشدا یەک بگرێتەوە تەبان لەگەڵ بەرپرسیارەتیا یەک بگرێتەوە ینی ئەوە نا لە بەرپرسیارەتیەوە کردوێتی ینی وا ینی فەرزان ئەگەر کەسێک لە بەرپرسیارەتیەوە شتەکە بکە ئەویش بەوش ئەوە دەکات ئەویش ئەوە دەکات ینی چی ینی لەگەڵ هەمان شت دەکات ینی چی ینی لە فۆرمە هەمان شتە لێرە چییە لەگەڵ بەرپرسیارەتیە متفقە نەک خۆی بەرپرسیارەتیەکەیە خۆی ئەم کردەیە لە بەرپرسیارەتیەوە هاتووە ینی ئەم کردەیە ڕێک وەکو هەمان کردەوایە کە لە بەرپرسیارەتیەوە دەکرێت بەڵام ئەم کردەیە چی نییە لە بەرپرسیارەتیەوە نەکراوە جا ئەوەی کە لەگەڵ بەرژەوەندی گشتی شاسازە با من نمونەیەکتان بۆ بێنمەوە لەسەر ئەمە باوا دابنێن کەسێکەیە کۆمەلگا هەست دەکا ئەم کەسە ئەگەر بمێنێ بۆ کۆمەلگاکە باشە بۆ بەرژەوەندی گشتی باشە ئەم کەسە تووشی نەخۆشیەک بوو کەسێک دێت هەموو شتەکانی خۆی دەفرۆشێ بۆ ئەوەی معالەجەی ئەم کەسە بکە بۆچی دەیەوێت ئەم کەسە بگەیەنێ بەچی بگەێنێت بە حاڵەتی خۆشی و لەو ناڕەحەتیە دەریکا کە هەست دەکا توانایەکی تایە و ئەم توانایە دەبێ فعلەن خەڵک لەی سوودمەند بێت و بەڵام نەخۆشی وای لێ کردووە کە لەم توانایە سوودمەند نەبێ ئەو کاتە ئەم کەسە دێت چی دەکا ئەم کەسە لەوێ خۆشبەخت دەکا کە چی کە نەخۆشیەکەی چاک دەکاتەوە بەوەی کە ئەو توانایی هەیەی دێت وەدی دێت و لەلایەکی تیشەوە بۆ بەرژەوەندی گشتێکەشتە لە بەرژەوەندی گشتیدایە چونکە ئەم توانایە بکەوێتە ئیش بۆ بەرژەوەندی گشتێکەشتەوەوە لەلایەکی تریشەوە ئەمە لە ڕواڵە تا سەیری دەکەی لەگەڵ چیا یەک دەگرێتەوە وا دەبینێت لەگەڵ بەرپرسیارەتیە تەمان لەگەڵ بەرپرسیارەتیە لە ڕواڵە تا یەک دەگرێتەوە بەڵام لە بەرپرسیارەتیەوە نییە
طبعا ئەمە کە دەیبینین ئەگەر ئێمە کەسێکی ئاوا ببینین شتێکی ئاوا بکە کەسێکی ئاوا ڕزگار کا کە خەڵک چاوەڕێیەتی یانی چاوەڕێ لە تواناکەی دەکا کە لە شتێک دەریکە لە شتێک ڕزگاریکە بۆ نمونە باوا دابنین کەسێکی سەرکردەیەکی ئێنە کە دەتوانێت خەڵکەکە بپارێزێ بەڵام ئەم کەسە دێکی دەکا معالەجەی ئەم سەرکردەیە دەکا و دواتر سەرکردەکەش کە معالەجەی کرا ئەو کاتە چی دەکا خەڵکەکە دەپارێزێ ئەلێرا ئەم کەسە قوربانی دەدا بە شتەکانی خۆی تاوەکو ئەو کەسە ئەو سەرکردەیە ڕزگارکە ئەم نمونەیە کە دەڵێ ئەها ئەگەر بەخت یاری بەیانی چی یعنی ئەگەر هاتوو ئەم کەسە وا ڕێککەوتی کەسێکی کرد کە ئەم کەسە کەسێکی ئاوا بوو عەرقەلەیەک لە بەردەم ئەوە هەبوو کە بتوانێ شتێکەیە بیکە کە سوودبەندێکی گشتی تایە هەموو خەڵکەکە چاوی لێتی کاتێک ئەم کەسە دێ ئەم کەسە چاک دەکاتەوە و بەربەستە نایەڵێ هەموو خەڵک چی دەکەن هەموو خەڵک وا دەزانن ئەم ئەسڵەن ئەمیش مشارکە لەوەی کە ئەو کەسە ئینەکەیان لە چاکەکەیان پێ سوودەکەیان پێدەگەیەنی بۆچی چونکە ئەگەر ئەم نەبوایە چاکی نەکردایەتەوە ئەویش نەی دەتوانی چی بکە سوود بگەێنێ لە کاتێکە ئەم کەسە بەبێ هیچ بەرامبەرێک لە چی لە هیچ کەسێک ئەم قوربانیەی داوە ئەم شتانەی کردووەتە قوربانی تاوەکو ئەو کەسە ڕزگاری بێت ئەم کەسە دەڵێ لەگەڵ ئەوەشە کە ئەمە لەبەرەوەی لە بەرپرسیارەتیەوە نییە شیاوی پێزانین نییە یعنی وەکو چی پێزانین وەکو کردەیەکی ئاکاری وەکو کردەیەکی ئاکاری شیاوی پێزانین نییە بەڵام لە عینی کاتاڵە شیاوی چییە شاوی ستایشکردن و تەشجیعکردنە پیاڵدانە بەو معنایە کە تۆ کەسەکە تەشجیعەکەی لەسەر چی هەر ئاوا ئەو ئیشانە بکاکە دەیکات بەڵام لەگەڵ ئەوەشە شیاوی ئەوەیە بۆچی چونکە ئێمە دەبینین ئەمە سوودی تایە بەڵام سوودی تایە ینی ئەوە نا کە کارێکی ئەخلاقیە لە چێوە هاتووە لە خۆیەوە لە ناو لە ذاتی خۆیەوە هاتووە ئەگەر باتایە و شتێک نەبێ ئەو هەر وا دەبێت سێر دەکەین لێرە ئەم کردەیە چ کاتێک ئەم کەسە ئەو کارە ناکە خۆی دەبێ ئەگەر لە خۆیەوە بیکاتوە لە ناو خۆیان چاک بێ لە ویستی چاکەوە بێ دەمێ لە هەموو کاتێکە لە هەموو حاڵەتێکا بیکە بەڵام ئەم کەسە کاتێک فعلەن دەبینێ ئەو شەرەفمەندیەی توش نابێ نایکات ناگات بەو شەرەفمەندیە بەو ئەوەی کە ئیتر دەڵێن پیاو بوو ئەوەی کە مستەڵحاتی نەریتیە بەڵام ئێمە بەچی تێگەیشتین بە مستەڵحاتی ئەخلاقی مەوزوعی شەرەف جیاوازە لە کەرامەت شتێکی عەقلیە ئەخلاقیە ڕەبتی بە مەنتیقەی ئاکارەوە هەیە بە شەرەفمەندی شتێکی عادەتیە نەریتیە ڕەبتی بە کارکتەرەوە هەیە یان ڕەبتی بە کەسەکەەوە نیە ڕەبتی بە کارکتەری کەسەکەەوە ینی بوونی کۆمەڵایەتی کەسەکەەوە هەیە ئەم کەسە لە ناو کۆمەلگا بە کەسێکی نەبیل بە کەسێکی لە تەریخە ئێمە دەخوێنینەوە دەڵێن فڵان کەس بەڕاستی پیاو بوو کە دەی خوێنینەوە چی کردووە چی نەکردووە دەکەین کارەکانی چاکە خۆشمان دەوێت کەسێکی چییە شەریفە شەرەفمەندە یا کەسێک فەرەزەن لە جەنگی بەرامبەر دوژمنەکەیە شەریفانە مامەڵە دەکا بۆی فعلەن جەنگێکی شەریفانەمە ئەوە کە پێ دەڵێن شەریفانە ینی چی ینی فێڵ لە یەکتر نەکەین کۆمەڵە شت دەیەکە ئەمانە بەڵام ئەمانە هیچی کردەکە ناکەن بەچی کردەیەکی چاک لە خۆیدا بۆچی چونکە دایمە چییە سەبەبێکی دەرەکی ئەیە بۆ ئەمە لە ئەم کردەیە لە دەوروبەرێکە یعنی ئەم کردەیە ئیلا ناچی تێکەڵ دەبێ مەیلێکی سروشتی تێکەڵ دەبێ من پێم وایە مەیلە سروشتی نیە لە ڕاستیە سایکۆلۆژیە بەڵام زۆر بە سروشتیە موێمانە ناو دەبن بەس ئەمە سایکۆلۆژیە ئەم مەیلە سایکۆلۆژیای تێکەڵ دەبێ کە چییە مەوزوعی شەرەفمەندیە ئەوە نیە کابرا من دەڵێ با بە شەرەفەوە بمرم ئەم جۆرە لە کەس کە ئێمە دەیبینین لە سەنگەرایە و ئاوا بە شەرەفەوە دەمرێ ئێمە خۆشمان دەوێت و شیاوی ئەوەشە خۆشمان بێت شیاوی ئەوەیە تەبان لەو شوێنە ئەگەر سێرکەین ئەگەر نمونونەکەی ئەوەی هێن وەرگرینەوەی مەحوی وەریگرتووە
ئەی محەممەد دیش مامی خۆش دەوێ ئینەکە لا تەهدی من ئەحبەبتە یانی چی ینی خۆشی دەوێ وە شیاوی چییە؟ شیاوی ئەم خۆشەویستیەیە بەڵام ئەمە ینی ئەوە ناکە شیاوی ئەو خۆشەویستیەیە کردەکەی چییە؟ کردەیەکی ئەخلاقیە. طبعا ئەمە ئەم جۆرە لە کردەوە چاکەخوازی کە مەیلێکی سوشتی لە پشتەوەیەتی لە ڕاستیا زەمانی تیانە کە بەچی بمێنێتەوە لەو حاڵەتا بمێنێتەوە لە دۆخێکی دیاریکراوە فعلەن ئەمە ڕوودەدا بەڵام ئەگەر سیاقەکانی بگۆڕی چی ڕوودەدا؟ ینی بۆ هەموو شوێنەی ئاوانیە لەگەڵ گۆڕینی سیاقەکانە چی دەبێ؟ ئەم شتەش دەگۆڕێەوە ئەو شتە وەک خۆی نامێنێتەوە. ئەی کردەی ئەخلاقی فەرقی لەگەڵ ئەمە چییە؟ کردەی ئەخلاقی لە هەموو دەور و بەرێکە لە هەموو حاڵەتەکە چییە؟ ئەو کەسە بۆچی لە بوونایە ئەو کەسە کە لە بوونابوو ئەوە هیچ حسابێکی دەرەکی نییە بۆ ئەوەی وای لێ بکە وابێت یاوانە بێت. ئەم لە بوونایە لە چاکبوونایە کە لە چاکبوونا بوو ئەمە دەوروبەرەکە هەبێت و نەبێت پاڵنەرە سروشتیەکان هەبن و نەبن ئەوە چییە؟ ئەوە لە ناو چاکبوونایە. یعنی ئەم پاڵنەرە سروشتی و سایکۆلۆژیانە دەور نابینن لەسەرەوەی کە ئەم کردەیە بێتە ئاراوە. ئێستا ئەمە وابزانم ڕۆشنە